وەختتان وەخێر یاران و کوردەوار. ئەو شەو دیبەی تێکمانەوێت سەبارەت بە ئەوزاعێک کە لە ڕێگەی مەسمیدیاکان و شەبەکەهای ئیجتماعی حەولە درێت کە ئینسانە کوردی بێهێز و بێتەوان بکرێت لە مێشک و لە زەهنیەتە خۆیان. ئێمە چۆن فێربووگین کە بەرامبەر بە مەسائل، بەرامبەر بە دوژمن، بەرامبەر بە داگیرکەر، بەرامبەر بەوانەی کە هاتکن وجودمان بووەن هەڵس و کەوت بکەین. چەند ئەوانەی کە هاتگن و بەرامبەر بە ئێمە وێسیاگن، ئێمە ماهیەت و سیمایان ئەناسین. ئێمە ئەزانین ئەمانە کێن. ئێمە ئەزانین چەندێک ڕەفتارەکانی ڕۆژانەی ئێمە لەسەر بیرکردنەوەیە. دەرئەنجامی کامە هەڵس و کەوتە ئێمە بەرامبەر بە مەسئلەیەک هەڵوێستەگرین. چۆن بەگراگەیگین؟ چۆن لە پڕێکە هەرشی شتە لەم دنیا بۆ ئێمە عادی و ئەوێتەوە عادیە، و چۆن هیچ شتێ لەم دنیا معنی پەیاناکات. ئێمە چۆن پێمان ئێژن کۆمەڵگا لە کاتێکە ئێمە وەکو کۆمەڵگا هەڵس و کەوت ناکەین. ئێمە هەرچیەکمان لە تەلەڤیزیۆنەکانەوە پێ بدەن وەکو وەحیی منزەلی خوددا لە ئاسمانگۆ بۆ زەمین قبوڵیەکەین. ئێمە چۆن مەسئولیەت هەڵناگرین لە جێگەی خۆمانە وەکو باوک، وەکو برا، وەکو قەوم و خوێش، وەکو هەر تاکێک لە ناوە ئەم کۆمەڵگا کە ڕۆڵی جۆرا و جۆری هەست. ئێمە چۆن دەممان داخستکە وسکوتمان کردەوە لە کاولی و نابودی خۆمانە لەم فەسادە شەریکین و خەریکی نەچینە بەرەوە. من گەرەکمە ئەمشەو هەنێ پرسیار بخەمە بەردەمە خۆتان تا بزانم ئێوە بەرامبەر بەم مەحسوڵاتی میدیا و بەرهەمی میدیاکان چۆن بێدەنگن، چۆن بۆ ئێوە ئەم شتانە زۆر عادیە. لە پڕێکا چه اتفاقی کەوتگە ئێوە ئەوەنە مەسائل بۆتان عادیەوە بووگەسەوە. فرە فیلسوفتر بووگەن، فرە بیر ئەکەنەوە. چه اتفاقی کەوتکە ئێوە ئەوەنە فەرقەکەنتەکە ئەو ئینسانانەی کە من وە بیرم تێت. من بەر لەوەی بچمە ناوە ئەم داستانەوە جەدیدەن کەوتکە سەڕێ تحت ناو پیداکردنە شەمایلی قوربانیانە تازە، قوربانیانە ئازار جنسی. و ئەمە گەرە کەسی کامە نۆڕم بێرێتە ناوە جامعە، گەرە کەسی ئایا واقعەن مەسئلەیە ئازارە جنسی بنبڕ بکە یا تەعاتر و نەمایشێکە بۆ پیداکردنە کاتەگۆریەکی تر لە قوربانی، بۆ پیداکردنە ڕێگەیەکی تر لە ئیبراز و وجودکردنە لە جامعە تحت هدایەتە نظامە سڵتە. ئایا لەگران مەسئلە عیداڵەت خوازیە، لەگران مەسئلە سەلامەتە، سەلامەتە ئیجتماعی و عمومیە، ئایا لەگران مەسئلە ڕۆحە بەشەرە، ئایا لەگران مەسئلە ئەخلاقە، مەسئلە چییە کە ئالەگرام ئەمانە مەسئلەیەک تعقیب ئەکەن و خۆیان محق ئەزانن بۆ پۆمپاشکردنە ئەمە لە زەهنە مەردەمە بە شێوەیەکی سەقەت، بە شێوەیەکی کاملە نەمایشی. کابرا ئوسولە نایە بێژی هەدەفی لە مەترەحکردنە ئەم مەسئلە چییە؟ گەرە کەسی بۆ کوێ بڕوات؟ من بەر لەوە دیالۆگێکتان بۆ لێدەم لە فیلمە جەنگۆ. گوێ بگرن.
من معزەرەتم هەست گویا هەندفری فرە لە ناوە گوشیەکە بووگە دەنگی زعیف تێت پێم خۆش نییە خۆم نەقڵ داستانەکە بکەم گەرەکمە خودە فیلمەکە بەحسی بکات طی ڕۆژهای گذشتە شەبەکەهای میدیایی تەلەڤیزیۆنە فارسیەکان و بەشێک لە کەسایەتیهای بەرساختەی دەستگاهە ئەمنیەتیە دەوڵەتە ئێرانی خەریکن لە پرۆژەیەکا کارەکەن تەحتە ناوە و بیرهاوردنەوەی ئازارە جنسی مشخصاً بە مەترەحکردنە کەیسە کاورایەک و دوایی هاوردن وەسەت چهرەیە ئایدینە ئاقداشلو و مەسائلە متقاعبە ئەمە ئایدینە ئاقداشلو شاخ فەزای ڕۆشن فکریە کۆرپۆرێشن ئێرانی ملەتە فاسدە فارسە ئەو ملەتە دەستکردەی جوولەکە ئەو ملەتە وا هویەتی لە جوولەکەهای ئانوسی و پارسیانە هێندە ئەمڕۆ ئیدعاءەکە ملەتە فارسەوە مەوجودە ئەوە وەختێک کەسانێک بەرجەستە ئەکەن و لەم زەمینە بعدەن هەر بە هەیکەل ئەمانە کە خودان و خودای ڕۆشن فکرین و خودای مۆدرنیتەن و خودای لیبرالیزمن و خودای ئەرزشهای بەشەر متعالی غەربین هەر ئەمانە بعدەن ئیشی لێیان دەربکەوێ ئازارگەرانە جنسین هەر ئەمانە ئیستا دەوڵەت ئیستا مەردم و چراقووە و شوێنە ئەوە گەڕێ بزانێم ئایدینە ئاقداشلووە دەسی وەکەی کێ کێشاگە تۆژوەکەن تا مەسئلەیە بەناو مەسئلەیە ئازارە جنسی مشخص بکەن و مەترەحی بکەن من بەر لەوێ بێمە ناوە ئەم مەقولە گەرەکمە بێژم کە زەهنیەتە ئێمە چۆن دروست ئەوێت چۆن ئێمە بەرامبەر بە مەسائل هەڵس و کەوت ئەکەین چۆن تەسمیمەگرین بۆیە ئەمە وەز ئەمانە ئەمە حاڵ و وەزە ئێمەس نسبەت بە جێگایە کە پێی ئێژین جامعە شکڵی لە هەر شتێکەکە ئیلا جامعە اینجا زندگی کرد منظورم مدت‌های خیلی زیاده بره پیر این دوست کوچولوی شما کی باشن؟ این بنه اون یه خدمتکار سیاه پوست پیر بود که مدت‌های زیادی اینجا زندگی کرد منظورم مدت‌های خیلی زیاده بنه پیر در خدمت پدر من بود و همینطور پدرم تا اینکه یه روز مریض شد و مرد اون مراقب منم بود وقتی آدم فرزنده یا مزرعه داره بزرگ در میسیسیپی باشه اون چه که مسلمه خود به خود سیاه پوست های خیلی زیادی رو میبینه من تمام عمرمو همینجا در کندیلند گذروندم دور و برم پر بود از سیاه پوست های زن و مرد هر روز خدا که من اینها رو میدیدم فقط یه سوال به ذهنم میرسید چرا ما رو نمیکشن؟ خب اون بیرون روی اون بالکن بره پیر هفته‌ای 3 بار صورت بابامو به مدت 50 سال با یه تیغ تیز اصلاح میکرد خب اگه من بره پیر بودم جلوی بابامو میبریدم و برای انجام این کار 50 سال صبر نمیکردم ولی اون این کار نکرد چرا نکرد؟ میدونید؟
دانش جمجمه شناسی برای فهم تفاوت نژاد ما کاملا حیاتیه. توی جمجمه این افریقایی که میبینید قسمتی که مربوط میشه به فرمان برداری بزرگتر از هر انسان یا نژاد مشابهی بر روی سیاره زمین. اما فیلم جنگوه لم دیالوگه مثالێکی هاوردە و جمجمەیەکی دانیا و ئێوە دیتان کاسەسەرێکی دانیا وتی ئەمە ناوی بەنە. بەن نۆکەرە باوکم و باوکە باوکم و نۆکەرە من بوو. بەن 50 ساڵ نۆکەرە ئێمە بوو. لە میسیسیپیا ئەگەر ژیان بکەی بەردەی ڕەش فرە ئەوێنی ژن و پیاک. بەن 50 ساڵ بەردەی باوکم بوو ڕیش باوکمی ئەتاشی بە تێغە تێژێک. بەڵام یەک بار بەن فکری نەکردو توانێت گەلووی ئەرباب بوڕێ. یەک بار لەم 50 ساڵە ئەم بەردە یەک دەحفە فکری نەکردو توانێت گەلووی ئەرباب بوڕێت. ئەگەر من بوایەمە 50 ساڵ سەبرم نەکرد وەک گەلووی باوکمم ئەوڕی. و ئەژێت ئەمە دەلیلی هەست، دەلیلەکەی جمجمەس. ئەم قسمەتە لە مەغزە ڕەشپێس باعث بووگە نژادی ئەمانە زیاتر فەرمان بوات. من بارها بیستگمەم بە تایبەتی ئەم کەسانەی کە تەحت ناوە تەحلیلگەران تێن قسەکەن سەبارەت بە کوردێژن کورد میلەتێکی قودرەتمەندە بەڵام ڕەهبەرانە فاسدێکی هەست. خۆی نازانێت چه قودرەتێکی هەست وەلی ڕەهبەرانە فاسدێکی هەست. مشخصەن دەفعەی ئاغای مانووکە خودابەخشیان وتی دڵیان ئەسووتێتەوە بۆ ئەم مەردەمە کە بۆ ئەوەنە ناتەوانن. ئینسانەکان بەردەگی فێر ئەون. ئینسانەکان کۆیلەبوون فێر ئەون بۆیە ناتوانن لێ دەرباز بوون. بۆیە بەن 50 ساڵ نۆکەرە کاوراس ڕیشی وەتەنیایی ئەتاشێت یەک دەفعە فکر ناکاتەوە توانێم تێقە بخاتە سەرە گەلووی بیکوژێەوە لە بەردەگی دەرچێت. و ئەوە ئیستیسماری نەکەن، ئەوە نۆکەر نەبن. کاوراژی ئەگەر من وایە ئەم کارەمە کرد. بارها لە خۆم پرسیگمە ئەرێ ئەم گشتە ڕەشە بۆ ئێمە ناکوژن. ئەربابێ خۆی و ژن و مناڵەکەیەسی محاسرە لە ناوی 300 دانە کارگەرە ڕەشە بۆ نامان کوژن. چون ڕەشە ماڵ نایەڵێ، نۆکەرە ماڵە ئەرباب نایەڵێ. نۆکەرە ماڵە ئەرباب کەیس؟ نۆکەرە ماڵە ئەرباب ڕەش پێسە ناوە ماڵە. ئەرباب چی بخوا ئەو پاشخوانەکەی ئەخوا. ئەرباب کەباب بخوا ئەو پاشخوانە کەباب بخوا. ئەرباب شلە و برنج بخوا ئەو پاشخوانە شلە و برنج ئەخوا. ماڵە ئەرباب کە گەرموێ ئەویش گەرمێسی. ماڵە ئەرباب ساردوێ ئەویش سەردێسی. ماڵە ئەرباب و ئاشپەسخانەی ئەرباب ناوێت خۆراکی کەمی تێبێت، ئەنا ئەم ناتوانێت تێر بوێت. لەذا کێ ئەدا لە بەردەکانی تری ناوی زەمین و مەزرعە؟ نۆکەرە ماڵە ئەرباب. ڕەشەکانە تر ئەدەن لە ڕەشەکانە تر. ئەربابیش کێس؟ ئەربابیش دانەی چەرمەگە، ژنەکە ئێسی 4-5 دانە مناڵە. ئەمانە خۆیان کۆنترۆڵ کردگە کە نانە ئەم ئاغا بدەن. کاورا لە خۆیە پرسێ من بارها لە خۆم پرسیم ئەم ڕەشانە بۆ ئێمە ناکوژن، لەسەر چی نامان کوژن؟ یعنی ئێمە ئەم ئومەتە کوردیە
بەم قەبارە و سایزە چۆن ئیدەیە کاوریە پارسیە هەند ئیدەیە جوولەکەی ئانووسی لە ژێرە ناوە فارسا سوارە ملمان بووگە بە فەسادە مطلقیان کێشاندین نە ئەوان نەبوون نۆکەرەکانە ماڵە ئەرباب خەریکن ئەو کارەکەن نۆکەرەکانە ماڵە ئەرباب ئەم مردمیانە خەسان کردیانەوە بەن کە بەن هیچ وەخت فکر نەکاتەوە بێژێ ئەتوانم ئەم چەقۆی شە بکێشمەش سەرە ئەرباب بکوشم یەک دەفعە فکری نەکردەوە فکر ناکاتەوە دائما تبلیغی بۆکەن تۆ ئێشە نۆکەرە خاسێکوی تۆ ئێشە نۆکەرێکی کارکەی تۆ ئێشە نۆکەرێکی تادی دە ماڵە ئەرباب نەکەی تۆ ئێشە نۆکەرێکی ژیانە ئەرباب و ماڵە ئەرباب بچووک نەوێت و پارەی ئەرباب کەم نەوێت ئەرباب سەدەمە نەوێنێ بۆ چون نۆکەرەکەی ناوە ماڵ ناتوانێ بخوا نۆکەرەکانە ئەم سەرزەمینە کوردەوارە کێبوون بۆ ئەرباب وایان کرد بە ئینسانە کوردی وا سەری لێشی بیاگە وا فاسد داگەڕیاگە وا ئیرادەی نەماگە وا ناتوانێ شەڕکە وا ناتوانێ لە خۆی دفاعکە کێن ئەمانە کێن بە چه ئەنگ و بەرچەسپێک و هاتگنە سەربەرەوە لە ژێرە پوششە کامە پەرچەمەوە هاتگنە سەربەرەوە لە ئومەتە کوردی ملەتێکی خەسیاگی حیزی تەجاوز پێکریاگیان دروست کرد وا کاورە خۆی حەیرەتەکە ئێژێ باشە ئەم کوردە وەم سایز و قەوارە ئەو بۆ ئێمە ناکوژێ بۆ بووگە بە نۆکەرە ئێمە بۆ هیچ کارێ ناکە وەسە کاورای شیرازی زاتینەوە بێتە سنە بیستوی کوردها سەرمی بڕن لۆ دو هاتووە سنەدی و کوردها هیچ سەر نەمی بڕن کوردها فرە کارەتر میکنن وتی وەڵا بمزانێ ئەوە نەخۆشە زووتر هاتم نەمزانی ئەوە نەخۆشە نەمزانی سرویس ئەدرێ لە هیچ کوێیتر نادرێ کێ وای کرد بەم مەردمە کێ وای کرد کە ئینسانە کوردی لە ئاوێنا حەز بە خۆی نەکا قینی بێرە خۆی لە ژێرە کامە پەیداخ و پەرچەمەم کاریان نەکرد عەقڵی تیا بوو دانیشی تیا بوو فەلسەفەی تیا بوو چی تیا بووم خەڵکە وای لێ هات بزانن من سوالەکەم لە ئێوە من تصویرێکتان بۆ پەخشەکەم. پلیس تهران یکی از متهمان محدود به گروه و طبقه خاصی نیست. تا لحظات دیگه با امینا ماهر گفتگو میکنیم. فردی که میگه یکی از نزدیکترین اعضای خانواده‌اش در دوران کودکی به او تجاوز کرده. امینا ماهر از برلین آلمان و مادرش مانیا اکبری از لندن با ما خواهند بود. در طول برنامه هم گروهی از خبرنگاران و کارشناسان برای بررسی خبرهای دیگر ما رو همراهی خواهند کرد. پیش از همه اما بریم به برلین. مانیا ماهر با ماست. مادر شما برای اولین بار دست کم من از طریق پست ایشون متوجه این داستان شدم. اعلام کرد که یکی از اعضای نزدیک خانواده شما در کودکی به شما تجاوز کرده. البته گفتش که با اجازه شما این رو منتشر کرده. چه شد که تصمیم گرفتید چنین خبری که برای خیلی ها تابو هست رو به صورت عمومی منتشر کنید؟ سلام عرض میکنم خدمتتون. تصویر ئەم ئاغا کە لە تەلەڤیزیۆنە ئێران ئینتەرناشناڵ مخابرە ئەوێ تەماشایکەن. ئەم ئاغا ئێشە ترانسجێندەرێکی یا گەیەکی ژنانە پۆشوێت. ئارایشی لەباسی وە مووی سینەی تەماشا بکەن. مووی سینەی من گەرەکمە بزانم تحت ناوە کامە تحت ناوە کامە
فلسفه اخلاقی و اخلاق. تلویزیون ایران اینترنشنال بدون لیدان مارک سروی 18 سال مجاز به پخش ام تصویر سلام آغا. ام هویت که ام آغا نشانی ادا هویتی کی برجستی آی کچر جنسیه. من خریکم تماشای اخبار اکم منالم لکنار ما دانشتگه ناگهان تصویر آغایی که آواتید غیر متعارف. یعنی ایمه تصویر من دیگه آغا ترانسجندره لباس جنانه کرگه سبرو سعی کرگه شکل و شمایل جنانه بخوی بده. بالاخره تو اتوانی بكلميك جوريك منالك فعلا كني لحد درك ام مسألة كتو مجبور بوي تمام ام قرايشات الجنسية بوابكي حليبكي دي ام آغا استا ام خانم آغاز چیه نازانم چی پی بیجم استا من بم گشتا پشم سینه چی بکم چی بیجم بمنالم چی بیجم ام هویت جنسیه و ام آغا به صورت اروتیک کریش یسر ام پرچمه لتلویزیون اینترنشنال نشانی ادا یک نفر برانبر به ام تصویر اعتراض ناکه. بجه براکم تو حد اقل پلاس 18 بنا سریوه تا ایمن نیالین منال بیوینی. تو اصولا بدون در نظر گرتن ارزشهای اجتماعی جامعیک كتو لناو او جامعة عزفي سرفن بو خاطري اوي كتريبوني كدوابي واتواني بومباردمان تأمر دمبكي حق نيكار اوابر عليها مردمكي ايران انترناشنال بر اساس كام حق امجين تصويري مخابراكا كام حق ازادي الرسانة ما في مروف ام آغا هاتگه ام خانمه هاتگه اصراری هز لبرجسته کردن هویتی کی جنسی اصراری هز لما نشانی ادا ببرجسته ترین صورتی که اتوانه نشانی بداد و هدفمند ام کاراکا او خلیک تبلیغ اکابو کاراکتر خوی تبلیغ اکابو جنسیت خوی بمعرض نمایش داینید ام مصاحبه هیچ ربطی که به پیدا کردن قربانی و مجازات خاتینیه طرح مسئله کودک آزاری و تجاوز به کودک بو چه منظوره که سؤال گوره امسا بو چه منظوره که میدیام کاره بو اکاگره که بجی اما هسل جامعی اما هدفی چیه لمکاره بو چی ناگهان سیستماتیک عده اما برزو اکنو قرار قربانی جدید پیابه قربانی چیه قشنگ لجامعه جامعه هر چی زیاتر قربانی بید انسان قهرمانی زیاتره چه هدفی والا پشت اما من بو من اشی دانشم مجبور وم ام تصویر بیونم و تو مخابره بکی جواب نیه تو بر اساس کام فلسفه اخلاق آقای ایران اینترنشنال دولت ایرانی تو برلوی کاورا روت بیریت ناو دوربین با مشخصات بدن مردانه با آرایش جنانه با لباس جنانه با علامت سوتیان بری بیریت ناو دوربین یک تک اصلا معلوم نیم جن پیاگ جن پیاگ ام هویت جلاجیاگ کم مرز فيما بین حج مشخص نیه اما دادز اما کاکز اما کاک دادز اما داد کاکز اما کیس باش امانه چه اصراری کن از لباس جنانه بکنه بریان بو لباس جنانه اکنه بریان امانه بوچی حمله و هویت جن اکن بوچی توهین و هویت جن اکن
ئەی بڕۆن ئستایلتر لە لەباس بۆ خۆیان دروستکەن مەگەر ئەمانە حەچی شتیانە فەرق ناکە مەگەر لەباسە ژنانەوە تووکە سینگە و ناکاتە بەری دی با بڕۆ لەباسی تر بکاتە بەری بۆ لەباسە ژنانە کاتە بەری بۆ تۆی نەکا بە لەباسە ژنانە چۆن ئەمانە عەقڵیان بەمە ناشکێ وەلێ ئەم تەسویرە مخابرە ئەکەن هیچ کەسێ ناوێتەوە سوال بۆی عادیە خەیلی عادیە کاورا لە سنە و لە کرماشاندا و لە هەمەدان و لە مەهاباد دانیشکە و زۆر عادیە و ئەی چی و کەنیشکەکەیشی خەریکە تەماشاکە کوڕەکەیشی خەریکە تەماشاکە دەی تۆ چۆن نیمەی جامعەت سەر لێشەی واگ ناوێت تۆ چۆن نیمەی جامعەت دووچارە بوحرانە جنسی ناوێت تۆ چۆن نیمەی جامعەت کاول ناوێت تۆ چی جواوە دەیتەوە مناڵە ئەم تەسویرە ئەم ئاغا ئەیوێنی چی جواویە دەیتەوە بە کامە تۆ عرف گەرەکتە ئەرزش های ئەم جامعە پارێزی حەقی خۆیەسی دەی حەقی خۆیەسی مردم لەم جامعە جاسوس وێ حەقی خۆیەسی خائین وێ حەقی خۆیەسی پازداروێت حەقی خۆیەسی مەلاوێت حەقی خۆیەسی ئیسلامی و حەقی خۆیەسی مەگەڵ حەقی خۆی نییە ئەو ئیسە تەعەڕوزی کردگە بە ئێمە ئێمەشی قبوڵی کەین دەی تۆشی قبوڵی کەیتش چێرە ئێمە تۆ خەریکی خۆت تەحمیل ئەەکەی بە ئێمە لە ڕێگەی زۆرە میدیایی و خەریکی خۆت تەحمیل ئەەکەی بە ئێمە بۆ حەق نادەی بە دیگەران خۆیان تەحمیلکەن بە تۆ دیگەران بۆ حەقیان نییە خۆیان تەحمیلکەن بە تۆ بۆ سەرفەن بۆ خاتری ئەمەی کە خۆت بەم شەمایە لە دەرئەخەی محق ئەزانی و فکرەکە ئینسانێکی مهمی ئینسانی کۆرە جالبیە مەسە لە جامعی ئێمە ئەمڕۆ پیاک هەرچی تووکی بەدەنیە ئەیگرێت پیاک هەرچی تووکە بەدەنیە ئەیگرێ ئەمانە تووک ناتاشن لە بازە ژنانە و ئارایشە ژنانیش ئەکەن جالبە ئەمڕۆ کەس حەزی بە زەواجکردن و ئزدواج و زەماوە نییە بەڵام ئەمانە ئیسرارەکەن گەلێکیان ئەزدواجکەن حەزی پێ خب ئەمە ناوێتەوە پرسیار هیچ کەس ناپرسێ ئاغا هەدەفە ئێوە لە تەرحەم مەسئلە چییە هەدەفتان ئەمەسە کە قوربانی پەیاکەن بعد بەم هەیکەلە قوربانیە گەرەکتانە چی بکەن گەرەکتانە جۆرم بن بەڕکەن چی بزان ئەم سیمون دووبوارە پدەر سوختە یە جملەیەکی هەست هەرچی نۆکەرە دەوڵەتانە دنیاس شێتوگن بەدەمی و ئەم جملەیە مەشهورە ئەمەسە بڕۆن تەماشاکەن هەرچی ئینسانە ئاست نزمە بێسەوادە ئەمە بەکارەوە کە حەز ئەکا هوڤیەتێ لە گەیبوون و هەموسکشوالبوونە خۆی نیشان بدا خانمە سیمون دووبوار لە کتاوە جنسە دووەمە وتگیسی هیچ ئینسانی ژن و پیاک لە زکە دایکی نایێتە دەرەوە بەڵکو جامعە لە ڕەوەندێکە ئەیکا بە ژن یا ئەیکا بە پیاک تەوجۆ بکەن ئەمانە ئەڕۆن ئەمە دائەنێن و ئەمە جامعەی پدەر سالار و ئەمە جامعەی مرد سالارە پیاک دروستەکە و ژن ئەکا بە ژن و ژنوان نییە و سوال ئەمەسە دەی ئەگەر ئەمانە هیچ کامیان لە سکە دایکیان و پیاگ و ژن نایەنە دنیا کاورای گەی لە سکە دایکی چۆن وە گەی بوون تێتە دنیا چۆن گەی بوون اکتسابی نییە تۆ ئیستا ئەم قسەی سیمون دووبوارتە قبوڵە تۆ ئێژی هیچ ژنێ هیچ پیاگێ لە سکە دایکی ژن و پیاگ نایێتە دنیا بەڵکو لە ناو جامعە ئەوێت و ژن و ئەوێت و پیاگ باشە من ئەمە قبول کرد ئیسە سوال تۆ ئەڕۆی ئێژی گەی انحراف نییە گەی نەخۆشی نییە هەموسەکشواڵەتی نەخۆشی نییە اکتسابیە وانیە اکتسابیە فێرئەوی لە جامعە فێرئەوی ئەنا تۆ لە سکە دایکت هەموسەکشواڵ و گەی نایەتێ دنیا تۆ ئەمە ئەستدلالە خوات ئەمەسە ئەستدلالە خانەمت سیمون دووبوارە جنسە دووەمەتە دەی تۆ بۆ گەرەکتە مناڵە ئێمە بکەیتە گەی تۆ بۆ گەرەکتە مناڵە ئێمە بکەیتە هەموسەکشواڵ بۆ گەرەکتە وای پێ بکەی خەیلێ بێجات کرد من نە حەزی پێکەم نە ئیجازە دەم تۆ مناڵە ئێمە بکەیتە گەی و هەموسەکشواڵ مەگە اکتسابی نییە دێ خۆ تۆ لە سکە دایکە گەی نهاتکیتە دنیا گەی هاتکیتە دنیا
دەی ئەگەر تۆ لە سکە دایکە گەی هاتکیتە دنیا من گوناحم چییە پیاگاتکمە دنیا ئیستا ئیتر ئالەگراوە نەریتە کوردی نییە و جامعەی دوای کەوتووە کورد نییە و جامعەی مەرد سالارە کورد نییە و جامعەی مەرد سالارێ مەزهەبی نییە منی دروست کردەوە چی دروست میکردە ژەنەتیکم لە سکە دایکم هاتکمە دەرە وا بووگەم وام پیاگەم دەی ئەگەر وامە تۆ حەقە نییە دەستکاری ئەمە بکەی تۆ حەقە نییە حەملە بکەی بەمە تۆ حەقە نییە نۆرمەکانی جامعە و نەزمە تەبیعەت بشێوێنیت تۆ حەقە نییە ئەمە تەبلیغکەی هەروە کە کەسی حەقی نییە زندگی تۆ تەهدیدکە تۆش حەقە نییە ئەمە تەبلیغکەی تۆ حەقە نییە ارتباطاتت جنسیت وە گرایشت جنسیت بێریتە ناوی خیابان وە فەریادی بدەی وە هاواری بکەی تۆ حەقە نییە لە ناوە خیابانە دەم بخەیتە ناوە دەمی یەکتری و مناڵی من بیوێنیت چون تۆ خەریکی ئەم تەسویرە مخابرەکەیتە ناوە زەهنە مناڵە ئێمە حج کە ناڕوای خەبە ئێرانی ئینتەرنەشناڵ بگرێ بێژ براکەم تۆ تحتە ناوەکی ئەم تەسویرە پەپەخشەکەی تۆ قوربانیە جنسی ئەم ئاغا تۆ چی تۆ دادگای تۆ چه کارەی تۆ هەدەفت لە مخابرەکردن ئەمە چیە پەیداکردنە قوربانی های خەڵکینە من لە مناڵی تەجاوزم پێکریاگە بێن تەماشام بکەن لە تەلەڤیزیۆنە ئێران ئینتەرنەشناڵە خەریکم قساکەم دەی چی بکەین تەجاوزە پێکریاگە دەی مەجامع قەزایی بووگە و دەوڵەتە بووگە و بچۆشکاتکە دەی باوکت بووگە و دایکت بووگە تۆ کەسە خۆت خانەوادەی خۆت تەجاوزی پێت کرد بڕۆ فکری و حاڵە خۆت و خانەوادەی خۆت تۆ جامعەیەکە نەهێشت ئەم جامعە بەرامبەرە بەخۆی و محرمات خۆی واکو نشنشان بە ئێوە ئەمتانە گشتی ڕژان دەناوە دەسە دەوڵەت وتان دەوڵەت حقیقەتە مطلقە وتان دەوڵەت قدرەتە مطلقە وتان قانون ئێشێ بێت ئەمەڵکە لە کاتێکە ئەوسا جامعە ڕاوکارە خۆی بوو بۆ بەرگرتن بە ئینحرافات بووی وەلێ ئێوە بەردان پێکرد تۆ نەدەتوانی ئینسانێ فعل خراوێکی لە ناوی مەحەلەیەکە مەحەلەی نابوت کەی مەشای دروست بڕایتە دروست بەهاتایتەوە تا جامعە ئەمنیەتی وایە تۆ نەمەشایە بەر ئەسەرە ئەرزش هایە ئەخلاقیە جامعە عەمەلێ کردایە و حرەکەتە کردایە چون جامعە تەهدیدە کرد تۆ مەگەرم ڕۆ جاسووسێ ناگرێژی جاسووسە و ئەی کوژی وە سزای ئەدەی چون ئەمنیەتی مەردمی خسکەسە خەتەرەوە دی تۆ ئەمنیەت جامعەت خسکەسە خەتەرەوە شیرازەی جامعە خەریکی لە یەک ئەپاشیت جدیدەن دایانگر کەسە سەرە کرماشان جدیدەن دایانگر کەسە سەرە کرماشان ئەم ئاغا ناوی خۆی نیاگە کاوە کرمانشاهی من نازانم ئەم ئاغا شناسنامەی کرمانشاهیە یا هەدەفی هەست لەوەی کە پەسوەندە کرماشانیانێتە قەی خۆی ئەم ئاغا ناتوانێت سەرفەن بۆ خاترەوەی لە شاری کرماشان لەدایک بووگە بە تەنهایی بوێ بە هەموو کرماشان و ناتوانێت ئەم ناوە کرماشانە لە خۆی بنێت چون وەلێ هەدەفی هەست ئەو هەدەفی هەست یە حەملەیە لەگراوە کرماشان بکە بۆیە ئەم پەسوەندە کرماشانی خاتە قەی خۆی بزانن کرماشان یەکێ لەو جێگانە سەلەم کوردەوارە ئێمە کە بە مەردی و مەردانگی بە مەرامە جوانمێری پیاکانی مەشهورن لە هەموو کوردەوارە مەشهورن ئەم کاورە بۆ پەسوەندە کرماشانیێنێتە قەی خۆی ئاغایە کاوە کرمانشاهی پس ئالەگرا انتخابە سیاسیەکی کردە و هەدەفێکی هەست ئەم ئاغا لەگرا ئامدانە خەریکە خۆی ئەکا بە نەمایندەیە کرمانشاه و هەرچی ئەو بەحسیەکە یعنی کرمانشاه واسە ئەنەم ئاغا من مطمئنم فامیلیەکەی فەرخەکە هەر کەسێکیش کرماشانی وێت و لە کرماشان لەدایک بوێت بحرانە هۆڤیەتی نییە کرمانشاهی بەخۆی بچەسپێنێت
بۆ خاتری ئەمەی کە من بە ئێوە سابەتی بکەمە مەگشتی تەئاترە و ئەمە کارە دەوڵەتە ئێرانە لە نابودی جامعە ئێمە کار جوولە کەس بۆ نابودی ئەرزشهای جامعە ئێمەی کوردی. چووگە مەتڵەبێکی دانیاگە ئاغایە کاوە کرمانشاهی. ئاغای کاوە کرمانشاهیشە سابەتی بکات شناسنامەکەی کرمانشاهیە وەکو بنەماڵەهای جوولەکەی ئانووسیە کەویر نشین وا هاتوونە کرماشان گشتیان تحت ناوە توڵاب و تحت ناوە ئایەتوڵای شیعە یەکێ پەسوەندە کرماشانێکیان داوەقەی خۆیانەوە ئالە ئاغایە کرمانشاهی کە زازیە کرمانشاهی. ئەمە کێس معلوم نییە کرمانشاهی ئیشە سابەتی بکا کرماشانی ئەمە تا بزانم مناڵە کوورەی کرماشای وە کوورە وەداڵت ویدە. مەتڵەبێکی پۆستکردە بە 23 ئاگۆست بە زوانە یەدیشە فارسی نووساگێسی. کاربەران عمومەن زەن چند روز از دست در توییتر فارسی زیر هشتگ‌های تجاوز و حرف بزنیم درباره تجربیات خود از تجاوز، تعرض و آزارهای جنسی بخصوص از طرف مردان شناخته شده می نویسند. اوکی جدیداً مدعیتر قوربانی قرارە پیا بکرین مثلا ئایدینە ئاغا داشلود بۆ گەورەکەن فویتێکەن زلیەکەن ئەوێ بەهەیکەل و تابلۆیە ڕۆشن فکرێ جوولەکەی ئێرانی ناگەهان ئاغا ئایدین متجاوز لە ئاو دەرتێ ئیستا هەر کەسێ ئاغا ئایدین دەسی پێکێشاگە قەهرەمانە. اوکی جامعەی لەژێرە ئینقیاد و بەردەگیە قەهرەمانانی ئیتر چە گوارانیەن نا قەهرەمانانی ئیتر هەرکۆڵ نیەن نا پەهڵەوان نییە کەس دانەیە تەجاوز پێکریا وا چێهرەیە مەشهورێ تەجاوزی پێکردە. ئەمە خەیلی ئینسانە مهمەکە کزەی دڵی تێ دەستیان پێماڵیگە دەئیستا ئەمە بۆ عمومیەکەنەوە ئەمە عمومی ئەکەنەوە کە چی بوێت کە عیداڵەت بەرقەرارکەن کە بنبڕە ئازارە جنسیکەن ئێوە ئاوان نەخۆشیە جنسی دەرمان ئەکەن هەدەفتان ئەمەسە. تێمەسەری با من ئەمە بخوێنمەوە حەیرەت ئەکەن حەیرەتەکەن. کودکان پسر از دیگر قربانیان تجاوز و آزار جنسی هستند اما مردان معمولاً علاقه‌ای ندارند از تجربیات این چنینی خود در دوران کودکی حرف بزنند. گذشته از فشارهای روانی یکی از دلایل سکوت میتواند زیر سؤال رفتن کلیشه و اسطوره مردانگی باشد. ای اگر ایستتو مطرحی که کلیشه و اسطوره مورد تجاوز بودگی قشنگه چون کلیشه و اسطوره مردانگی چتی قشنگی نیه ولی کلیشه و اسطوره قربانی مورد تجاوز واقع بو قشنگه بید. دلائل اخلاقی تان مطرح کنما ایو بر اساس اخلاق امانه بشریتو امانه گشتی لسر دستگاه اخلاق ویسیاگه انا بشریتو مشریت معناه کی نیه تو ایشه بتوان یک دفاع اخلاقی لموجودیت انسانی خود بکی وقضاياك تحت ناو بشرية ومبارزات وإنسانية مطرح يكيش بتوين دفاع أخلاقي ليبكي چون تو ببارامترهای أخلاقي خريكي ما مطرحكي تحت ناو بشرية وتحت ناو آزادي وتحت ناو
تعالی و کرامت انسان خەریکێ بە بەحسەکەی تۆ لەژێر ناو ئەمە خەریکێمە لە بەحسەکەی. دوستان مردی دارم که در گفتگوهای خصوصی از آزار جنسی و حتی تجاوز در دوران کودکیشان با من حرف زدند. متاسفانه عمومیت آن در بین پسر بچه ها انقدر زیاد است که حتی بعضی از آنها نه تحت عنوان تجاوز و آزار جنسی که به چشم یک اتفاق بد به آن نگاه می کنند، خود من هم تا مدتی پیش همین طور فکر می کردم و این آزارهای جنسی را در برابر تجربه های وحشتناک زنان از تجاوز، تعرض، آزار و خشونت های جنسی ناچیز و غیر قابل بازگو کردن می دیدم. و هدفی چیه لبازگو کردنم قسانم آقا؟ طی سالهای اخیر وقتی یکی از صمیمی‌ترین دوستان زنم، یکی از نزدیکترین زنان خانواده‌ام تجربه های خود را از تجاوز در دوران کودکی برایم بازگو کردند و این روزها که نوشته های شجاعانه زنان دیگر را می‌خواندم، با خودم کلنجار رفتم که ما مردانی هم که تجاوز یا آزار جنسی را در دوران کودکی تجربه کرده ایم باید سکوت را بشکنیم و بنویسیم که چه اتفاقی بیفته. سکوت را بشکنی و بنویسی که چه اتفاقی بیفته. بزنه فیلمێکی ئەمریکایی بوو من ناوەکەیم لەبیر چووکە، براد پیت تیا بازیەکە، حکایەتە چەند مناڵە جۆرمێگەکەنیان هەنێرنە ندامتگاهێ لەوێ ئەفسەرانە پۆلیسێ تەجاوزیان پێکەن، بعد ئەمانە گەورە ئەون و عیدەیەکیان ئەون خلافکار و یەکێکیان ئەوێت و بارەستەر کەم ئاغایە براد پیتەوێتە. خلافکارەکان لەناوە پاپا کاورای متەجاوز ئەگرن و بە فیشە کەڵیە دوورن ئەی کوژن و داستانە پەروەندەکەی و چۆن ئەمانە توانن ئەوانە بکوژن و لە بینیان بووان و لە داستانە پەروەندەکە نەجات پێکە. تۆ هەدەفت چییە لە بازگوکردن ئەمە؟ هدفت چیه؟ اما که بین بیجین اما گشتمان شهامتمان بیه که گشتمان تجاوزمان پیکریاگ. اما خیلی که اما ایجین تمام ام مردم تجاوزی پیکریاگه مگر خلافی ثابت بیت. پس شهامت ایسا شهامت والا چیه؟ شهامت والا اوی که توبی اعتراف که تجاوز پیکریاگه. شهامت اوانی تو لبرام بره انقیاد و بردیا بیویسی. شهامت ئەوە نییە تۆ مەسئولیت بگری و اختیارت بێت و ئینسانە مخەیر بیت. نه، شهامت ئەوەسە تۆ بێ ئەگەر تەجاوزیشی پێ نەکریاگە کەیسێ بە ناوی تەجاوز بۆ خۆت دروستکەی چرا چون مۆدە و کۆمەک ئەکا بە ماندگاریە حاکمیەت. ئەم مۆدە ئەمڕۆ مەرقوو بە گشتی حەزی پێەکە. تەبلیغە شرایط جديدة وتو إنسانية فرق برجستاويتو أجر اعتراف كي لمناريا 20 دفعة تجاوزيان بيت كردنا. أنا هدفت شي لبازقو كردنا ما قرقتا كيس قضائي تشكيل بي، قرقتا پروندي قضائي تشكيل بي، قرقتا أو كساني كتعرضيان بيت كردبيان ويتدادقا دي فرمو هذا قوي هذا ميدان برو بحسي بكتو بوتي أما أنوسي نوسيني چه فايدة يكياز بيج قلوي كجامعة ترسناك ترأكا برخورد بك بس بجريانا برخورد عملي بيبكا بنبري بك ديار دي تجاوز وتعرض وكودك آزاري بنبركا. شاید بیان این تجربه ها تلاشی باشد برای فهماندن این مهم که آزار جنسی کودکان فقط یک اتفاق متداول نیست. زخم و ترومایی است که هر چقدر هم آن را ناچیز بدانی و سعی در فراموش کردنش داشته باشی مواقعی در زندگی بزرگسالیت سر باز می کند و باز بالا می آید. به چه گرکته بیفهمینی؟ به خود مردم؟ گرکته معنی به مردم بیفهمینی؟ به اوانه که تجاوزیان پیکریاگه وکو جنابت به چه گرکته بیفهمینی؟ شاید که چه بکند؟ بوتی اما مطرحکی من پس سوالم کرد مشخصا دستاویز تو بو نوسینه مطلبه چیه؟
بۆ ئەینووسی تۆ گەرەکتە تەکە ئەم مەسەلە بەرخوردکەی ئۆکێ ئێماگەین پێ بزانین تۆ بەرخوردی پێەکە یا تۆ هەدەفێکە دەست لەم کارە. روایت اول. چهارراه شیر و خورشید. کلاس سوم دبستان بودم. ظهر در راه بازگشت از مدرسه خواستم چیزی از دکه سر چهارراه بخرم. مرد فروشنده به این بهانه که خودت بیا و از این زیر انتخاب کن من را به داخل دکه کشاند. سرم را که پایین بردم خودش را از پشت به من چسبان و از روی شلوار شروع کرد به مالاندن خودش به من. چند بار سعی کردم بلند شوم ولی هر بار با فشار دست سرم را پایین نگه داشت و گفت یک چیز دیگری هم بردار. 2-3 دقیقه عذاب آور طول کشید که احساس کردم شروالم از پشت خیز شده و آن موقع بود که دستش را برداشت و اجازه داد از دکه خارج شوم. فکر کردم او روی شلوارم شاشیده. شرم داشتم با آن شروال خیس به خانه برگردم. آنقدر دویدم و گریه کردم تا خشک شد. وقتی به خانه رسیدم زود رفتم توی حمام. خودم و شلوارم را شستم. منال 9 سالان. بعد از آن مسیر روزانه‌ام را طوری میرفتم که از مقابل آن دکه رد نشوم. سالها بعد هر بار دیدن آن دکه برایم پر از ترس و شرم بود. سوال: نقش دایک و باوکت چنین لم تجاوز مؤثره؟ دایک چون لتو سوالی نکر رولا بوچویتنا و حمام شوارک و شورد. دایک چون نیفهمی تو ترسیاگی رنگ پریاگه. ای باوک تو چکاره بولو ماله. ام پدر و مادران عزیز ایوه چه نقشێکیان هەست لەم تەجاوزە کە تۆ خەریکی مەترەحیەکەی و بە ئێمەی ئێژی قبل زەمەی بە ئەوانە بووتایە. ترسیای پێیان بێژی ئەی دایکە بۆ نەیتوانی بیخوێنیت و مناڵێکی 9 ساڵان و پەلە پەترۆ خۆی ئەکاتە حەمام و خۆی ئەشۆری و شەرواڵە ئەشۆری. جێگەی سوال نییە بۆ دایکی. ڕۆڵە تۆ شەواڵە بۆ ئەشۆری. دایکی ناتوانێت تەشخیص با ڕەنگی پەڕیاگە و ترسیاگە و سترس گرتگێسی. عەجەب. تۆ ئیشا لەگەڵ نەخشی دایک و باوکیشت مەترەح کردایە دایک و باوکت چه کاران لەگرا. روایت دوم. خیابان سپه. شاید کلاس دوم راهنمایی بودم. همراه مادرم سوار اتوبوس شدیم. او در قسمت زنانه و من در قسمت مردانه بودیم. اتوبوس پر بود و همه تنگ هم ایستاده بودند. مرد جوانی با لباس سربازی روبرویم ایستاده بود. خودش را عمدن به من چسباند و کمی بعد شروع کرد به لمس کردن بدنم. جای تکان خوردن هم نبود. فکر می کردم حتی اگر برگردم و پشتم را به او بکنم بدتر است. یک جا دستم را گرفت و از لای زیپ شروالش گذاشت روی فلان چیزش. نوساگیسی ناوکی نوساگه. و زیر گوشم گفت با من پیاده می شوی. با طرز و لرز دستم را بیرون کشیدم و به سختی در بین قرقر مردان ایستاده که بچه جان آرامت بگیرد از او دور شدم. آیه کلاس دوم راهنمایی کاورا چه زۆرێکی کرد لە تۆ لە ناو ئۆتۆبوسە دەسە تۆی گرد یاروی نیامشتە. ئەمەی تۆ ئێژیتی گەواخانە ئەس کرماشان نییە. وا لە ناو ئۆتۆبوسە پیاگانە پیاگێ موچە دەسە تۆ بگرێ زۆر لە تۆ بکە عیدێ پیاگی تر لەوێ وێسیاون مامەڵەکەی بنێتە مەشتەوە تۆ قسە نەکەی. و تۆ با تەرس و لەز دەستت را بیرون کەشیدی. پیایتیانەوە ئۆتۆبوسە. مناڵە کرماشانم ئای کاوەی کرماشانی. کرماشانی وە شوێنە شەڕە گەڕێ. حەزەکا بە شەڕ. پیرەژنە کرماشانی دوو مناڵەوێت و شەڕە بەردیان دەسە خاتە پشتی بەردەکان تاقیبەکەیژێ ئەکو یعنی نەیپێکە. تۆ لە ناو ئۆتۆبوسە پیاگانە لە شارە کرماشانە دانەیە سەرباز دەسی بردی دەسی گرتی. تۆ ئیرادەیەکە نەو کڵاسە دووەمە ڕاهنەمایی قیژەیە چیقەیە قەپێ لەقەیە تۆ تەسلیم بووی تەرسیدەم.
یاروی نیامشتە نەتەرسیدی یۆاشکی دەرەهات بە من گفت بیا پایین بین قڕ و لندم مردان هاوارە کردایە مردمی نەمە خواردمی تا بزانن تیکە تیکەیە نەکردیانە بۆ هاوارە نەکرد ئەمە سەناریۆی دووەم. روایت سوم. دبیرستان ده خدا کلاس اول دبیرستان بودم. انشایم خوب بود و آن موقع دوست داشتم شعر هم بنویسم. معلم ادبیات که شاعر معروفی در شهر بود یک روز بعد از پایان کلاس گفت تو بمان تا برایت از شعرهایم بخوانم. با افتخار و خوشحالی ماندم. خودش را مشغول جمع جور کردن وسایلش نشان داد تا مدرسه کوچک من تقریبا خلوت شد. در کلاس را بست. کنارم نشست. برایم چند شعر خواند. همزمان دست و رانم را لمس می کرد. همزمان دست و رانم را لمس می کرد و دست آخر سعی کرد من را به سمت خودش بکشد تا روی پایش بنشینم. جثه‌ام کوچک بود. با دست پاچگی و ملتمسانه دستش را کنار زدم. گفتم باید بروم و با عجله از کلاس بیرون زدم. از بین تجربه هایی که از آزار جنسی داشتم این از همه دردآورتر بود. این که فکر می کردم به اندازه کافی بزرگ بودم که سرش داد بزنم، اما ترسیدم. این که برای کسی تعریف نکردم چون او معلم من بود، آدم شناخته شده و محترمی بود و لابد کسی حرفم را باور نمی کرد و در مدرسه بدنام می شدم. بدتر آن که باید تا آخر سال سر کلاس هایش می رفتم و نگاه هایش را تحمل می کردم. او دیگر هیچ به روی خودش نیاورد. حتی سالهای بعد که پایم به جمعهای فرهنگی کرمانشاه باز شد او را بارها می دیدم و از احترام دیگران به او و سکوت خودم بیشتر خشمگین و غمگین می شدم. اینکه نام این معلم را اعلام نمی کنم نه به خاطر حفظ آبروی او بلکه به خاطر حفظ امنیت و سلامت روانی خودم در مقابل تبعات احتمالی آن است. شاید یک وقتی این مرحله را هم پشت سر بگذارم و اسم بیارم. ای باریکالله، ای آفرین و شهامت و شجاعت لخوار و بیان موساقه فره با شهامتی خوینو. سوال مشخصه مثلا ئێوە گەی بوون ئەم کاریانە پێتان ئەکرد یا ئێوە گەی کریان بەم کارانە؟ کامیان؟ تۆ هەر لە مناڵی و لە دایک بوویت گەی بوویت و مردم ئەمەی لە تۆ تەشخیص ئەدا بۆیە زیپەکەی وائاکردەین یا مشتە تۆتەکانە نەخوارد؟ تۆ لەزەتە بردگە یا لەزەتە نەوردگە؟ مشخصەن ئێستا ئەمە نووساکتە یعنی چی؟ یعنی ئەمە ئەو سەکسانە سەوا تۆ لەزەتە نەوردگە. کامیان ئەمە؟ بزان ئێمە ئێستا نەمانفەهمی تۆ گەرەکتە چی بێژیت و ئێمە نەمانفەهمی معمولەن خەریکین ئەوێنین تەواوی ئەوانەی کە ئەمڕۆ هاوار ئەکەن گەین و هێموسوکشوالن و فرە مهمە زاهرەن تەجاوزیان پێکریاگە. ئێستا من کامنتێکە ئەخوێنم و ئەم قسە تەئید دەکەم. دوێ تۆ بۆ ناوە کاورانەیەری. پس تۆ نەتگەرەکە عیداڵەت ئیجرا بوێت. پس تۆ نەتگەرەکە ئینسانە خاتیە بەچە بازە پدۆفیلە بێشەرەف بگیرێت. تۆ نەتگەرەکە متفاقە بکەفێ. نەتگەرەکە. بۆیە سکوتە کردە. هەفتا دەوڵەت ئاوارە بووجی. هاتکی لەگرایشە زاتە نیە ناوە کاورابێری. ئەی هەدەفە لەم نووسینە چییە؟ ئایا کاوە کرمانشاهی؟ کاوە کەفتەرچایی نە کرمانشاهی. ئای کاوە کەفتەرچایی. کێس ئەو ئاغای متجاوزە دەبیرە دەبیرستانهای کرمانشاه شاعر و ئەدیبە کرمانشاهی کێس ئەو ئاغا؟ کەیسە تێمەسەری کامنتەکان ئەخوێنەوە و ئەوانەی کە کامنتیان بۆ تو نووساگە.
محەممەد ڕزا ئسکەندەری سایت کوردانە کۆنە بەچکە مجاهد ئیلامی درود بر شما کاوه عزیز امیدوارم بتوانید راه را برای مبارزه بزرگ با این حرکت باز کنید با کام حرکت راه را برای مبارزه بزرگ با کام حرکت تجاوز گیبون بچه بازی با کام حرکت راه را این باز بکنه ای تو با نتوانی باز بکنی امیدوارم که بتوانی پیمان پدرود درود بر شما بسیار عالی چی بسیار عالی سیوان نوری سپاس بۆ بوێریت کاوەگیان ئافرین بەرێقەڵا وەڵا خۆ دڵە هەرکوڵی گەرەک و خواوەگیە تایپێکی تریش هەیە ئەزمموی ناخۆشی منداڵانی کوڕ لەلایەن ژنانی ناو بنەماڵەوە کە ئەمە زۆر پراوێز خراوە بە شەخصە چەندین گێڕانەوەم بیستووە لەم جۆرە وەڵا برا شازدە ئەحتەشامە ئایشیە کوڕ لەزەت ئەوالەوە ئەمە تۆ نازانی عجب ادی میرجانی برای پسرها به خاطر همون کلیشه مردانگی و مردسالاری هضمش به نظرم سخت تره مردسالاری به ضرر خود مردها هم است ای باریکالله آفرین مردسالاری یعنی چی مردسالاری برای مردها هم سخت تری یعنی چی ام تو راحت نوساکتانه ایوه خو ادامه بده اما ذهنیت جامعه دروسکه ها زهرا باقری شاد کاوه جان ممنون از تو که جرقه این کار را زدی و بسیار متاسفم از ستمی که بر تو رفته است والله برای میش متاسفین فرفره متاسفین جرقه را این کار زده ازی سقر اگری مالا و لا گشتی تی اعترافکا خواهری ناگری و کیس منالی کاین گشتی بقوته و ایتنا درو و گشتی کیس منالی عاده درو اجي زوزو قيم لو منطقية جافايتين كاورا منالي ناو صالحا منالي ناو هرچی نەزرو نیازی کرد مناڵی نێو لە پڕێکا دوای چەندین ساڵ ژنەکەی دووگیان بوو وە کوڕێکیان بوو خەڵک ڕووی تێکرد و وتی خوا شکر و خوا کوڕێکی پێ داگە و بێجەژنێ بگرە و بێشاییە بگێڕە و نانێ بدە و وتی نابا گەورە بوێ وتیان کاکە ئیستە تۆ بگیرە ساحێ و مناڵ ئیستەم کارە بکە وتی نابا گەورە بوێ وتیان بۆ ئیستە نایکەی وتی دێشایە گەورە بوو حیز و ئەمە گۆزەشت و پیرەمەردە ئاشنایە ئێمە دوای 7 ساڵ ڕێیەکەوێتە ماڵە کاورا ئاوا کوڕەکەی گەورە بووگە 7 ساڵانێسی و کوڕەکە تێیە پەڕێ قاوی لێ کاژی بێ ڕۆڵەگیا ماچێکم بێ بە کوڕەکە تێت و ئەیلاوێنێت و ماچێکی کاویژێ لاچوو ئەژۆ کاورایژی ئەزانی خاسە کرد میێوانیەکە نەدا خۆیەسی ئێژێ چۆن خاڵۆ فڵانی ئێژێ دەیسەری لە هیچ کوێ نشکیاگە دوو شکیاگی و قەیسەری و چاو پێ نەکەوت دایکەکە ئێژێ هەی ڕۆخاڵۆ فڵانی چۆن دەڵاتێ هێژێ نا قسەکەم قسەی خراوێ نییە ئەم کوڕی تۆ 8 ساڵێزی هەنووز نەڕووی گەسە ناوی کوڕان هەنووز تەکە مەردەما دەرگیرنە و گە دفاعێکی لە خۆی نەکردگە سەری لە دوو جێگە نشکیاگە مەحیزە
من گەرەک بە بزانم مەکانیزم های دفاعی یک جامعە دەرمقابل همچین داستان هایەک چیە ئەگەر تۆ مناڵە فێر نەکەی، ئەگەر تۆ مناڵە پەروەردە نەکەی، ئەگەر تۆ مناڵت پەروەردە نەکەی کە بتوانێت لە خۆی دفاعکە. من تۆ کاورا تێریتە ناوی تەلەڤیزیۆنی ئێران ئینتەرنەشناڵ، لەباسی ژنانەی کردگە سەبەر، تووکی پیاگانەی تا ئەگرا هەست، ئارایشی کردگە. من چۆن مناڵەکەم فێر بکەم سوحا لە مەدرسە کەسی دەسی بۆ برد فکر نەکات تەبیعیە. دێ حەخواڵی ناگرێ و گرایش جنسی و دێ حەزەکە و لاوە با دەسی بکا پێە. کلەن کودەک ئازاری لە تەرەفە معلم و گەورەکان و ئازارە، یا ئەگەر مناڵانە زۆردار ئەم کارە بکەن چی ئایە کاوە چۆنە؟ یانێ کوڕی 11 ساڵە سوارێ کوڕی 11 ساڵەیەتر بوێت. تەکلیفە مەردمە جامعەی ئێمە چی هەمچین هەیکە لە وێنێن ناوی ئێران ئینتەرنەشناڵە؟ چی پێبێژین بێژنە خۆت دەفاعکە، یا بێژین نۆڵە ڕۆڵگیان و دەیتر تازە و حەزی پێکەن هەرتکتان و مبارەکە و لاوە و تۆزێبی ماڵۆقە یەکتریە. کامیانە؟ تەجروبیاتە تەلخ ئەوەسە کە کاورای گەورە ئەم کارێ کردگە. معلوم. معصومە ویج، چه نکته درستی را مطرح کردید. آسیب‌های روانی آزار جنسی در پسران کمتر از دختران نیست. بازگویی این جنایت از سوی مردان قربانی هم شجاعت می‌خواهد. آفرین که گفتی و از خودت شروع کردی. بارک الله. به به قربانی بون اصلا چه خیلی قشنگه. خیلی اصلا واقعا نظری چونه خیلی سخته تو بتوانی قربانی وید. اوش قربانی ردیف اوله، يعني مقام أول من دالة طلاب قري سير رواية البيوت داني كمان. ناهید حسینی کاوه جان، اولا متاسفم از اینکه نتونستی از این متجاوزین انتقام بگیری. توزی خاص دسی بو بردگه نتونستی، نه والله حوصله ناو نیل قاموسی انتقام گیری. به نظرم باید اون معلم ادبیات عینکی را بیاد داشته باشم. اگر تونستی اسمش رو در مسنجر بگذار. زنده باشی پسر خوب. نه آفرین. مینا لبادی، درود بر شجاعت و شهامتت کاوه جان. والله برا اشو بیلا او کاره ام کردی راسا میزان نیکرد. اشو بیلا رازم. رضوان مقدم، درود کاوه جان. متاسفانه کم نیستن پسر بچه هایی که در کودکی با آنها تعرض میشد. چوزانی خود تعرض کرده. دو چوزانی کم نیستن. دو هر واقص بعد حواسو فري الدين وآمارة دسكاينة سزنجيدس نولا حتسلي دمو هر واسو وابوغو ومورد آزار جنسی قرار میگیرند. کاش متجاوزین افشا شوند در هر سن و مقام و موقعیتی که هستند. ای کاش من هم روستایی بودم. توجه کن. علی ایلامی، کاوه جان زیاد گذشته را سخت نگیر و در مواقعی در همین جامعه خودمان به دلیل پیشرفت و مدرنیته و آزادی بیش از حد به حیواناتی از قبیل قاطر و اسب و خر و گاو و بز و گوسفند تا مرغ و خروس و کبوتر هم تجاوز میشه. تا چه برسد به انسان؟ کل شیء ممنوع و مرغوب. سالانه چندین جوان ایلامی به خاطر این مشه بنویسه عمل نویسه عمر خدا پسند به دار آویخته می شوند. همیش کاورا ایلامیه تواو ایلامی کرده هماغوشان با حیوانات. سال چند نفریش کشته در سر دار. خواست توجه کنه. کاش تنها به ما تجاوز جنسی می شد، بلکه از همه نظر به ما تجاوز شده. ولا برا رازك اشهو بلا تو رازك تواو دم وقليو. شهریار طهماسبی، کاورای متهم و مطلع لجریان مرگ سامان جرجیس. بعضی ها از دردی می نویسن که مدتها روانشون آزار داده.
بعضی ها هم سمپاشی و تخریب میکنن و گاهن اسم کسانی وسط میاد که آدم باورش نمیشه و شک میکنه، نکنه هدفمند دستهای پشت موضوع باشه. مهرداد درویش پور، جامعه شناس فکرکم یا روان شناس اگر لبیرم بیت نازانم کامیانه هاتم تلویزیونانه. کاوه عزیز، تحسین مرا بابت شجاعتتان در برشمردن جلوه های تراژیک از تجربه شخصیتان از در حقیقت کودک آزاری جنسی بپذیرید. آیه مرداد درویش پور خواتی چواردن تجربه خود بیجه رازکی ام شهامت بو تو کم تیریتیه خیلی شهامت گوری که دا ببزنی خود چندانت کیسه بوگن. تمام زنان و مردانی که این گونه سکوت ها را می شکنند تنها به مبارزه علیه خشونت های جنسی یاری می رسانند. آی درویش پور، یکی تر والک دا بناو سیامک نجافی اما جالبه من پراندم بریکن. درود کاو جان، سال 71 بود. دانشگاه تمام شده بود و پذیرش تحصیلی برای دانشگاه برمن آلمان گرفته بودم. آخرین مراحل انجام اخذ ویزا در شرف انجام بود. خوشحال بودم. با اتوبوس از کرمانشاه به تهران میرفتم. پر از خوشحالی و حرف بودم. من زودتر سوار شده بودم. ردیف 2 نفره بود. کسی خوش قیافه با چشمانی آبی و پوستی نسبتا سفید با همدیگر هم مسافر شدیم. من با خوشحالی و لبخند او را ورانداز کردم. بله، لبخندی زد و نشست. علت خوشحالی و بیتابی مرا جویا شد و من نقل کردم. دوست تازه آشنای ما سریع رفت روی اصل مطلب و گفت فکر کردم از من خوشت آمده. اول فکر کردم که شوخی و مزاح می کند. وقتی بی‌تفاوتی مرا دید شروع به تعریف کرد که نظامی است و از من پرسید که فلانی را می شناسید. گفتم بله، ایشان یکی از دبیرهای بسیار به نام دبیرستانهای کرمانشاه بود. من با افتخار گفتم چند وقت پیش او را در ایلام در یادواره غلامرضاخان ارکوازی ملاقات کردم. جوان گفت روزی برای کمک به درسش ازش خواسته که بماند و از آنجا یک سری روابط یا بهتر بگویم تجاوز آغاز شده بوده است و ایشان ادامه داد که ماندن بعد از کلاس به کرات تکرار شده بوده و نهایتا او را هر روز به خانهش می برده است و گفت یک بار هم مرا به خانهش دعوت کرده. 16 ساله بوده، کلاس دوم دبیرستان، و ازش خواسته که با او بخوابد و ایشان این کار را کرده. البته عمق فاجعه جایی بود که ایشان از ترس آبرو و ترس مردود کردنش نهایتا قبول می کند که بهش تجاوز کند و من این همه سال برایم جای ابهام بود که آیا این دبیر ادبیات میتواند چنین باشد، که شک ندارم حالا اون شخص همسفر من حداقل بخش زیادی از گفته‌هایش درست بود. ایشان البته تمام راه را تا تهران حرف زد و سر و ته حرفایش به این میرسید حالا دوست دارد باش بخوابند و مقصر را این دبیر ادبیات کذایی میدانست. آن وقت من طور دیگه فکر میکردم. یعنی چی؟ یعنی امانه که گشتیان گین ام گیبون یعنی در اثر تجاوز پیگیگه. اره یعنی تو ام کارن و جیای کرماشایی و یان پیت کردگه. اوکی، ریگه حل ام موضوع امنیه جامعه بکیتگی ها. ریگه امنیه لخوت انسانی که فرم مهمی با شهامت نشان بینتو، انسانی که دایکو باوکی دروس حسابیه کدنوگه نیان توانیگه بفهمن دردکانه وایتا که خوتیش نتوانیگه لخوت دفاع بکی. تعریفی که مشخصیش لخوت نوگه چوگی برو ام مسیره مفتخاری تیانی خواه اما ایشی بچی خود درمان گی، چون تو هنوز ذات نیه نای معلمه کبیری پا تو لگرا افشاگری ناکی بر علیه تجاوز بر کودکان رفتار ناکی چون ناو کاورا ده هاورد تا ایمه تکلیف من تکا ام بی شرفه والا دبیرستانه کانا کرماشانا درس اداد روشن کینو. ایسته دبیر 1000 نفری تره، پس تو علاقه خریکی جرم مخفی اکی. هدف تو لنوسین اما چه بو کرمانشاهی؟ کفتر چاهی. تو گرکت بیجی اکثریت کرمانشاه وکو خواتن
گەرەکتە ئەوە بێژی کەفتەرچایی تۆ لەگرا حەیت شەهامەتێکرد نەبوو لە ئیبرازە ناوە کەسێک کە تەجاوزی پێت کردگە تۆ ئیبرازەکەت لەمە بوو کە کاورا خستێ ناوی مشتت تۆ ترسیایی چۆن ئالەگرا ئەم ئاغا کە بە تۆ گەرەکیوگە تەجاوز بکە تۆ ناوی ناهێری و ئەم ئاغا هەنووز معلمە ئەدیبە بەچەباز لە ناو شار ئەیما خەریکە ئەگەڕێ چۆن لەمە نایژی تۆ بۆ مەخفیەکەی بزانن ئەم حرەکەتە سیستەماتیکانە کارە دەوڵەتە تەوەجۆکەن گەلە کەسی قۆبحە تەجاوز و هەتی و بازی و گەیبوون تەمامە ئەمانە ئژن ئەمە تەجاوزمان پێکریاگە لێو دوایش کە تەجاوزیان پێکرا گشتیان گەین ئەرێ براکەم ئەم هۆڤیەتە گەیبوونە پەس بە تەجاوز بە ئینسانەکان ئەگا ئیسە تۆ هاتگی بە تەسویرە تەلەڤیزیۆنی وەت بە تەبلیغە ئەمە مناڵەکانمان بکەیت و گەی دەرەسەرە تەجاوز نەوێ خۆیان حەزی پێ بکەن ئەرێ بابیجان ئێوە هەدەفتان چییە لەم کارانە ئێوە پشتوانەی ئەخلاقیتان بۆ مەترحکردن ئەمە چێ شەهامەتم بوو ما باید بیاین بگوییم کە بە هەموون تەجاوز شدێ کێ تەجاوزی پێت کرد کێ ئیستا چۆن باوکردنا ڕواستاحەوە دەکەی شیر و خورشید پایەکە چێ و کاتە ئاسینی براکانە بڕۆن خۆت بووی تۆ ئەوەنەی کە خود دەمت ئەوەنە زلە تۆ شعرە ئەوە تو لە ئەنجومەنە ئەدەبیات بۆ پیاگرێوی بتوانین لە خۆت دفاع بکەی بعدەن گەورە بوویت ئێستا مناڵویت و نەوزانی و گەوجویت و خانەوادەی دروست حسابێکردنە و باوکی بێسەر و تایەکە بوو دایکی بێسەر و تایەکە بوو ئەی خۆت چی بۆ نەڕوویتە سوراغی ئێستا تۆ لەم مەطلەبە ناوێری ناوە هیچ کامیان بێریت دێ ئەمە کامە شەهامەتی تیا بوو پس ئەمە عنسورە شەهامەتی تیانە بوو پس تۆ نەهاتی ئەفشاگەری بکەی لە خاتیانێ لە ناوی جامعە کە خەریکن کودەک ئازاری ئەکەن و تەجاوزە بە کودەکان ئەکەن ناتوێت ناوە دەبیرەکەیشە ناوەرد پس هەدەف چی بوو تەواوە ئەوانەی کە بۆ تۆ کامنتیان نووساگە چی ئەو یاروسیامەکە نەجەفیەکە کە بۆ تۆ نووساگێسی کاورا ئێژێ دوای ئەوەی کە تەجاوزم پێکری ئەیتر حەزەکەم لەمە و بعد و شتێ خۆشێکە و گرایش جنسیم گۆڕیاگە دیمچی تامێکی ئەس پەزەم گەیبوونە تەبیعی نەبوونە تەکە ژنێتیکتان ناهاتە دەرولێتان نە لە ڕەحەمە دایک تۆ نەتاورد و تەکە خۆتان نە دەی بۆ بەری پێناگری تۆ کەتی ئەفشایە ئازارە جنسیەکەی بۆ بەر بە ئینحرافاتە جنسی ناگری بۆ تێڕی ئینسانی ئەوەنە ئازار بوێنیت ئەوەنە خەلە ڕۆحی ڕەوانی بوێنیت بۆ ئەم تەسویرە لە تەلەڤیزیۆنەکان مخابرە ئەکەن بۆ ئەیکەن من بەر ئەساسە نەوەشتەهای ئێوە خەریکم قسە ئاکەم ها بەر ئەساسە تریبونە تەبلیغاتی و شکل و شەمایلێک کە بە خۆتانی ئەگرن قسە ئاکەم ها ئێوە نێن بە شوێنە عەداڵەتە ئێوە نێن بە شوێنە بنبڕکردنە جۆرمە ئێوە هەرچی جۆرمە لەم جامعە لە بینتان نەوردوێت تا ئێستا نەوبەت گەیوێ بەمەی کە تۆ دەردەورانە کودەکیت بەر لەشت چی گۆزەشت کە زاتی شێنیە بێژی کێ ئەم کارەی کردە ئێمە بڕۆین هەڵقە بسێنین تۆ بێژە ئەو معلمە دەبیرە دەبیرستانهای کرماشانە کێستا ئەمە چێو بکەی ناسینە دەبیرە دەبیرستانهای کرمانشاهە بەچە بازە پێدۆفیل تەوەجۆکەن پس ئەمە سیستەماتیکە ئەمە بگۆسۆ فعالی حقوق بەشەر و فعالی کوردبازی و فعالی ئێعدامبازی و فعالە و تریبونی پێدەن و تلویزیۆنی پێدەن و ئەیگەڕێن و ئەیوەن و تێرنی ئەمانە بەرجەستاکرێنەوە کە تۆ بکەنە بەن بتکەنە بەن یەک دەحفە نەتوانی قیام بکەی نەتوانی شەهامەت چییە ئیستا مناڵی من ئەشنەوێت شەهامەت یعنی ئەمەی کە بێ ئێعتراف بکەی تەجاوزە پێکریاگە ئەمە ئەی ئەوجە شەهامەتە ئەمە ئەوجە ئیستادگیە ئەمە ئەوجە تەهەور و ئینسان بوونە باریکەڵڵا ئەمانە گشتی سەفاتە ئەخلاقین ها گشتی سەفاتە ئەخلاقین
کەچی ئەمانە تفەکەن لە ئەخلاق شتێک گەنێکە و تفیتێکە و لاوان نییە و بابیجان تۆ گەرەکتە شتێ نۆرمێ جێبخێ لە جامعەیەکە ئێشێ ئستدلالاتە منطقی ئەخلاقی خۆت ئێرائە بدەی من ئیستا بە تۆ ئێژم تۆ لەم سناریۆ نەهاتکی بە تەنویرە ئەفکارە عمومی بکەی سەبارەت بە متەجاوزێکە وا لە ناوی دەبیرستانەکانی کرماشانە خەریکە تەجاوز ئەکا بە مناڵانە مردم تۆ نەهاتکی ئەمە بێژیت تۆ ئەم تەمەترەح نەکردگە هەدەفت چی بوو لە نووسینە ئەم ڕەوایەتە ئەوەڵ و ڕەوایەتە دووەم و ڕەوایەتە سەوەم یەک هەدەف هەست ئەم هەدەفە ئەمەسە جامعەی ئێمە هیچ مشکڵێکی نییە بجوز یەک سری مەسائلە شەهروەندی فعالیەتە حەوزەیە مەدەنی کۆڵبەربازی زوانی فاسومی گەیبوون ما تحت ڕووسەری ئەمانە مشکڵات جامعەیە من هەمیشە حەلیکردنەوەی وش قەهرەمانانەکەنی وانە بەرەو سەرزەمینیشمان چووگە گشتیشمان بە بەردەگی کێشایین ئێوەش خەریکن نابودمانەکەن ئێمەتان کردگەسە بەن و هەچ وەخت ناتوانین هەڵسینەوە ئافرین بەر شەهامەتت بچۆ مشتی فەحە کامن گەندانیاگە لە پایە ئاغایە کەفتەر چاهی مستحقە پێویژی کەفتەر چاهی ئێمە لە کرماشانە ئینسانی وامانە نییە ئێمە لە کرماشانە نیمانە تەجاوزی پێ بکەن و دەمی دابخە نیمانە ئێمە نیمانە لە کرماشان کاورا خۆی ئەم کارە نەوێت و کەسێ بە زۆر بەڵایەکی وەسەر بێرێ و بەعدەن تەغاسی نەداتەوە نیمانە تۆ ئمڕۆ ناوە کرمان شاهین یاگەسە قەیخوات لە ئاڵمان زاتە نییە پدۆفیلی معڕەفی بکەیت و جامعە تۆ لە اختفای مجرمە شەریکی تۆ لە تەمامە ئەم جۆرمانەی کە بەرعەلەیە ئەم مناڵانە ئەکرێ شەریکی تەوەجۆکەن ئەمە سەد داستانە ئایدینە ئاغا داشلود بۆ گەورە ئەکەن لێو دوا دانێ ئەخەنە کوڵکی و قوربانی پێ دروستەکەنەوە حاڵیتانە کامیلە ئەحمەدیە فەتاحیە کێز فیلمە خەتەنەی ژنانە بۆ دروست ئەکا ئیستە بڕۆ دوو لە کەنیشکەکان وا لە مستەنەدەکا بووگن شکاتیان لێ کردگە ێژن ئازاری جنسیە و خواهڵی ناگری و دەستی هاورگە پێمانە دەی بۆ ئەم ئاغاتانە گەورە کرد دیتە تریبوونتان پێدا دیتە بۆ خەتەنە بازی و ژنبازی زلتان کرد ئیستەژە هەرم ئاغا ئەکەنە دەستاویزە ئەوەی کە بێنچی مەترحکەن بیاین بالا بیارین ئینقلابە ئیدۆلۆژیکە مجاهدین وا بوو هاتن گوتیان مەسعود ڕەجەوی ژنە مهدی ئەبریشەمچی بڕداگە مەسعود عدولی کردگە و گەشتی هاواری کرد مەسعود باید بکوژن و مەسعود باید فڵانکەن و لە پڕێکاوتیان و چ قەڵەتی وا چۆنەکەندەی چۆن ئێوە توانیتان وا فکرکەن و مەسعود کاری واکە مەسعود مەریەمی خواستگەوە لێ بە شەرعی تەلاق دریاگەوە خواستگێسی حالا بالا بیار انقلاب ئیدۆلۆژیک بە بالا بیار دەسی پێکرد کاورا وتی من فاسد بووم کە شەکم کرد مەسعود ئینسانە خراوێکە من شەکەت بووم من ڕەگەهایە لە تەسلیم پەزیریم تیا بوو کەوتە جەڕاحیە دەروونە خۆی ئیستا تو هاتکی مردم بالا بیارە ئایدینە ئاغاداشتن و دەسی بەرگە بۆ خەبەرنگاری فرشی کە زەنان بیایت بگیت کێ تەجاوزی پێتان کردەگە بڕۆ ئیستە لە سۆحاوە تویتر دەست پێەکە دانن بەل نامێنێ تەجاوزی پێ نەکرێ عیبەزی تر یعنی چی تۆ تەجاوزە پێ نەکریاگە وەڵا عیبە دێ تۆ بەشەر نیە دێ چۆن نەکری حی چۆن نەکری لەم جامعە گشتی تەجاوزی پێکریاگە تۆ پێ نەکریاگە ئەسە ئوسوولەن مەردەمەکانی سە گشتیان تەجاوزیان پێکریاگە وەلی شەهامەتیان نێبێژنی گشتی تەجاوز پێکریاگە مەگە خەلافی سابت بوێ ئەمە ئەوەسە داستان ئەوەسە حاڵیتانە بفەهمن کێتان بۆ گەورە ئەکەن بفەهمن ئەمانە لە پڕێکە ئەوونە و کوڕێک کێ تێرێتیان ئەوە مەتن و ئەم ئەحمەقانە نووساگیانە تەحتە ناوە ڕەوشەن فەکر 1 ملیۆن گافی واتیاوا من حوسەڵەم نەو بیخوێنمەوە تا ئاخر و گیری پێ بدەم کێن ئەمانە هاتکنە ناو جامعەی ئێمەم قسانە ئەکەن چۆن حەج کەس بەرامبەر بەمانە مەوزع ناگری هەردە ئەنیشە و دەمپانەکات و ئەنوارڕێ پێیانە
دەی تۆش وەکێکی وەکو بابەی کاوەی کەفتەرچاهی وا نەیزانی تەجاوزیان کردەوە مناڵەکەی وا دەمە پانەکەی تۆ بە دیارم تلویزیونانە تەماشاکە هیچ نەزەرێکە نییە لاوە خواری ناگری و عادیە و دیتر و ئەوە ترنسە و موشی هەستا ئەگرا و ئارەیشی کردگە و ڕوڵەگیان و چۆن تۆ نەزەرە نییە چۆن تۆ ناتوانانی لە ئەرزشەکانی جامعەت دفاعکەی چۆن کەسێ لە جامعی ئێمە ئەتوانێت بەڕاحەتی تەجاوز بە مناڵە مەردم کا و دەرچێت چۆن ئەمە اتفاق ئەتوانێ بکەفێ لە جامعی ئێمە ئێمە وێنە کوێ کێ وای کرد بە ئێمە وحج محرماتێ لە جامعە نەماگە وانە ئەخلاقی واتیا جامعە نە زیستە ئیجتماعی واتیا نە هاوکاری واتیا نە کمیونیتی واتیا حەجێکی تیانە نە ئەرزشی واتیا نە بەهای واتیا ئێمە چین مشتێمە ڕووماڵات چین ئێمە لا نمیگەم و لا تۆ خدا بیا بگو تو خیلی باشەهامەت هەستی تەجاوزم پێکردیاگە خەستە نەوی ئەی بۆ زاتە نییە کورە بابە ئێوە ڕۆحتان تەجاوزی پێکردیاگە ئێوە ڕۆح گشتتان گەیە ئێوە بەنن بەن تۆ هیچ وەخت ناتوانانی ڕەها بوویت هیچ وەخت کاوران هەورگەوڵا من 3 ساڵ تەجاوزی پێم کردی باشە تۆ گەی بووی تەجاوزی پێت کرد یا گەی نەبووی کردیتە گەی ئەم مەوزەعە مشەخەسکە ئەم تەجاوزە تۆی کردگەسە گەی یا تۆ دڵە پێ و حەزە بە ئەم ناکرد بە یەکێکی ترا کرد ئەمن نافەهمم ئەم داستانە یانە ئیستە لە ناوە مەدرسە کوڕی 11 ساڵە سوارە کوڕی 11 ساڵێکی تر بێ ئۆکەیە خەیلێ ئۆکەیە چۆن ئێوە ئەمانە هەروە مەترەحەکەن و لێی دەرەچن و بەعنوانە قەهرەمانی و شیک بوون بەحسیەکەن چۆن خەجاڵەت ناکێشن لە ڕووی مەردم ئەم مەردمە چۆن تەکە ئێوە بەرخورد ناکە مەرتیکەی مهردادە دەرویشپور کەس نازانێت کەیسە مناڵی خۆی چەند سناریۆی ڕەوایەتە ئەوەڵ و ڕەوایەتە دووەم و ڕەوایەتە سەوەمی واتیە شەهامەت خەیلی خوبە شەهامەت بۆ لە حەوزە هایەتر خوب نییە هەر لەم حەوزە شەهامەت خوبە ئەمە پێژن شەهامەت دێمە کوێی شەهامەت و کاورازاتی نیە ناوی دەبیرەکە بێرێت وا خەریکە تەجاوزەکە بە کوڕە مەردم وا هەر ئەم نە وا دیارە هەرکە لە لای کلاسە دەرسەمە ئاغا بوو گەگەی هات کەسە دەرەوە ئەم ئاغا خوا هەڵی ناگرێ و تەلاشم و جدانەی شەبانە ڕووزی وا دیارە ئیستا عدێ فرەی کردگەسە و گەی ئێمە خەوەرمان نییە گاواسنەکەی نەشکێ بەشکەم ئەمەسە عەزیزم ئەمەسە وەختی تۆ نسبت بە جامعەت هیچ مەسئولیەتێکە نییە هیچ مەسئولیەتی ئەوە قوربانی سازیت بۆەکەن کۆڵبەرە بۆ دروزەکەن ژنە چێت تەجاوز پێکریاگە بوو شیکە ئایدینە ئاغداشل و تەجاوزی پێت کردوێ ئەفەهمن خەیلێ شیکە دەی چی بکەین و خوا هەڕی ناگرێ و ئایدینە ئاغاداشل و ڕوویگە لێوی لێ بگرێت و خوا هەڕی ناگرێ و چووگەسە ماڵە کاورا و شراوی پێداگە و دەی تەجاوزی پێکریاگە و قەی ناکە و دەی و ئەفرە شیکە بێن ئەس تەجروبای تەجاوز بێژن عەجەب ئەوات دەوڵەت بۆ ئێوە زەهنیەت دروستەکە دیتان سامانە جرجیس مرد هیچ کەس هەشتەکی نەدا لە قەی خشتەکی بێژە سامانە جرجیس چەشۆد وەلێ هەشتەکانە قەی خشتە کێ تەجاوزی وەکێ کردەگە ئەمە کارە دەوڵەتە هەڵیتان بوو هەر ئەم ئاغای سامانە وەختی ئەی خوێند بۆ زارا باجی زارا مامۆ هۆسا زارا کەس بۆ خۆی نەیخوێند ئیستا ئەوێنن ئەمانە هیدایەت ئەکرین ئەمە بەشە سایبەرە دەوڵەتە ئێرانی بە بووە بازوەکانی پەکەکە و یەکچێتی و کۆمەڵە و دموکرات هیدایەتی مەوزوعی سیستەماتیکەکە بۆیە لە پڕێک و ئەوێتە مەوزوع داغە شەبەکەهای اجتماعی
هیچ کەسیش سوال ناکا لە خۆی گشتی تێ لە تەجروبەهای تەجاوز ئێژێ لە وەسەتە ئۆتوبوسێ لە شارە کەرماشان کوڕێکی ساڵە دووەمە ڕاهنەمایی کاورایەنیا گەسیە مشتی زاتی نەوگە هاوارکە بەقی ژێرێ لەقەیە بوەشێنێ تفێ بکاتە ناوچاوە کاورا بەش بوو خوا لە وەسەتە ئۆتوبوسەکە دەوروبەرە گشتی پیاگوێت نەتوانی هاوارکەی بێژی خواردنی ئەمە سە حاڵ و حکایەتە جامعەیە کە تیا پرسیار دروست ناوێ ئەم جۆرە بۆ ئێوەوە ڕاپەڕی نیشنەوایە دێخەوە ئێوە ئێمڕۆ گشتتان شروعتانە کرد و ئاعترافکردن گشتتان وە درۆ شروعتانە کرد سناریۆ دروستکەن بۆ خۆتان باجێ نەمێنێن نێژن ئێوە بێکلاسن خەیلێشی کە بابە ئایدینە ئاغداشلویش ئەم کارەس هەڵیتان بوو فعال حقوق باش فعال ضد اعدامێژە تەجاوزم پێکردی هەدی چ خەیلێشی کە خوابتان کوژێ دەی ئێوەیش بێژن بێوا ئێمە نەوایینە چۆن ئەم جامعە ناتوانێت دوو سوال لە خۆی بکە چۆن ئێوە ناتوانن ئاعتراز بکەن بەرامبەر بەم تلویزیونانەوە خەریکن ژن و مناڵتان نابوو دەکەن چۆن ناتوانن ئاعترازکەن بابا ئێوە وا دیارە گەشتتان فاسد وگن وا دیارە ئەنا چۆن ئەم جامعە ئاعتراز ناکە لایەوە خۆش